پێکەوە بۆ گۆڕانکاری، پێکەوە بۆ ئازادی و یەکسانی. کەسێ بەتەمای چاکسازی لەم دەسەڵاتەیە بکەم بەس خەوە بینێ. نەریتێکی شۆڕژێرانە نەریتێک کە لە خوارەوە خەلیکە بنیاتی کۆمەلگایە. یەک هەر دەسەڵات ناتوانێت جا بە کێشەی ژناباتەوە بەڕۆ حتا بەڕێوەبەراتەکانی خۆشیان کەوتونەتە ژێر پرسیارەوانە. بۆ بیستنی بۆچوون و تێڕوانینی جیاواز و دژەباو، بۆ خستنە ڕۆی دنگی مرۆیی و یەکسانی خوازی، بۆ ئەم سیستەمەکە 83 خوێندکار لێک کۆلدا بخوێنێت. ئەم ناوانە دروستە بۆیان تەنها ناوی حکوومەت دروست نییە بۆیان چەک و پارەیان نستنیکەوە معناکی نامێنە ئیتر چارەسەری بنەڕەتی بۆ کێشەی خەڵکی کوردستان و لەلایەنانی ئەم دەسەڵاتەیە. هێنانە پێشەوەی دنگی ناڕزایەتیە جەماوەریەکان و بڵندگۆیەک بۆ هەڵسوڕاوانی، هێناوە بەهۆی خۆپشاندانەکانەوە بۆ بەهۆی خۆڕاگری خەڵک و ئیرادەی خەڵکەوە بۆ کەوە دەسێنراوە. بێکارانە بە ئەودەسێکی کەم ئیشەکەن و ماگانە موسەکانیان پێنادن. وازات خەڵک تونتر ئەبێ. ئەگەر مەترسیەک هەبێ لەسەر هەرێمدا یەکێتی و پارتی بۆ خود یەکێتی و پارتی مەترسی وڵاتەکانی مەنتیقەشیان بۆ سەر هەرێم زیاد کردووە. خستنەڕووی واقعیەتی دەسەڵات و ئۆپۆزیسیۆنی ساختە و پەردە هەڵماڵین لەسەر نیازیان، خۆشحاڵی هەبێ بەوەی کە هیچ ریفۆرم و چاکسازیەک و بەقازاجی خەڵک لەلایەن ئەمانەوە بکرێت. مێژوویەک و کارنامەیەکی قوڵیان هەیە لەسەر ملهوڕی، لەسەر چەکڕاکێشان، لەسەر تعداکردن لەسەر خەڵک. ئەمانە دژمنی خەڵکی کوردستان بوونە لە پشتیان لە خەڵکی کوردستان کردووە. دێماسپێکی پڕشە بەسەر چینی کرێکار و بەشە جۆراوجۆرەکانی چینی کرێکار و هەموو کۆمەلگایە پەرزیان کردووە. بۆ تاو توێکردنی ئەو بابەتانەی کەمتر لە میدیاکانەوە دەبیسترێن، بەشێکی زۆری لە حیزبە چەپ و کۆمۆنیستەکانی دنیا و هەروەها بەشێک لە هەڵبژاردنەکانی ئەوروپا ناڕەزایەتیان دەربڕی مینەکانی تاوانی دروست کردووە و تاوان ئەنجاما دەسەڵاتی چەکداری میلیشیای حزابی میلیشیای لە کوردستان. خەڵک لەلایەکۆ قەویترە، سازمانی تەیار کردە، ڕادیکاڵترە. بۆ نیشاندانی ڕێگەی ڕزگاری خەڵکی، پێشەنگ تیڤ هەموو ڕۆژانێکی چوارشەممان کاتژمێر 9 شەو بە کاتی کوردستان ڕاستەوخۆ بەخشی بەرنامەکانی دەکات. شەرمەزار نابێ ئەو هەموو جەنەراڵە مقەبایە لە ناو شارەکەی خۆیان بینێ بە ئەنواع و ئەشکال چەکی ئەسلحەی قورسەوە طەبیعیە بەلایەن. یەکەمین جارە لە کوردستان کرێکاران خۆیان دەستبەرن بۆ مەراسیم و چالاکی یەکیایە. شۆڕش تەنها ڕێگەیە، هەڵسانی خەڵک ڕاپەڕین و خۆشانی جەماوی تەنها ڕێگەیە کە ئەڵتەرنەتیڤێک دابینکە. لە فەیسبوک، یوتیوب، ئینستاگرام، تویتەر و تیکتۆک فۆلۆمان بکەن. بەرنامە و گرتە ڤیدیۆیەکان ببینن. پێشەنگ تیڤ، پێکەوە بۆ گۆڕانکاری، پێکەوە بۆ ئازادی و یەکسانی. ئێوارتان باش بینەرانی ئازیزی پێشەنگ تیڤ. خۆشحاڵە من بنار مستەفا بۆ چوارشەمەیەک تر دێمەوەلاتان بۆ پێشکەشکردنی پەخشی ڕاستەوخۆی بەرنامەکانی پێشەنگ تیڤ. ئازیزان، بەرنامەکانی ئەمڕۆمان 3 تەمموزی 2024 لە سێتەوە پێک هاتووە. سەرەتا سەبارەت بە دیاریکردنی کاتی هەڵبژاردن و پرسی هەڵبژاردن، پرۆسی هەڵبژاردن لە کوردستان بە گشتی بەرنامەمان دەبێت. پاشان سەبارەت بە سووتانی دوکان و قەیسەری و لەنگە و بازاڕەکان لە هەولێر و کەرکووک لە کوردستان بەرنامەیەکی ترمان دەبێت و ئەو بەرنامەی بڕیار بوو هەفتەی ڕابردوو سەبارەت بە کارەساتی پەنابەری لە دەریای ناوەڕاست قسە و باسمان بێت و بەهۆی کێشەی تەکنیکیەوە نەمانتوانی ئەنجام بدەینەوە ئەم هەفتەیە ئەم بەرنامەیەش ئەنجام دەدەین. ئێوەش دەتوانن با پرسیار و سەرنج و تێبینیەکانتان بەشدار بن و بە دێڕێک بتوانن بە کۆمنتێک پرسیار و تێبینیەکانتان ئاراستە بکەن و ئەیخێنە بەردەم میوانانی بەرنامەکە و قسە و باسی خۆیانی لەبارەوە لەسەر بکەن بە هیوای بەشداری ئێوەش لەم بەرنامەیەدا. لەگەڵمان بن بۆ بەرنامەکانی ئەمڕۆمان. بەڵێ بینەرانی ئازیز، یەکەم تەوەری ئەمڕۆمان تایبەتە بە قسە و باس لەسەر پرسی هەڵبژاردن و پرۆسی هەڵبژاردن باگشتی لە کوردستان. ئەم بابەتەش تاوتێ دەکەین لەگەڵ خەسرە وسایە، سەرۆکی مەکتەبی سیاسی حیزبی کۆمۆنیستی کرێکاری کوردستان. خەسرە وسایە، ئێوارەت باش و سپاسکە لەگەڵمانیت. ئێوارەیەوە باش و سپاس بۆ ئەم دەرفەتە کە لەسەر ئەم بابەتە قساکەین. سپاس بۆ ئێوە ماندوو نەبن.
سەرۆکی هەرێمی کوردستان سەرنجام کاتی هەڵبژاردننی دیاری کرد و ئەمەش پاش هێنان و بردنێکی زۆر لەسەر هەڵبژاردن کە بڕیار بوو سەرەتا مانگی حوزەیران ئەم هەڵبژاردنە ئەنجام بدرێت و مانگی ئایار هەڵمەتی هەڵبژاردنەکان ئەنجام بدرێت بەڵام لە دوای ئەو ئاڵو گۆڕانی کە دادگای فیدراڵی هێنایە پێشەوە و بڕونە لە گۆڕانکاری بەسەر ڕێژەی کۆتاکان و هەموو ئەوانەی کە کرا سەرنجام ئێستا 20 ئۆکتۆبەر دیاری کراوە بۆ ئەوەی کە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەنجام بدرێت بەر لە هەر شتێ ئەمێ پرسم کە ئەم هەموو هێنان و بردن و ڕێکەوتن و ئاڵوگۆڕ و هەموو ئەوانەی کە بینیمانە لە ماوەی ڕابردووە و دووبارە دیاریکردنی کاتی هەڵبژاردن لەسەر خودی ئەم پرۆژەیە چیمان پێ دەڵێت؟ بەڵێ سەرەتاوە سەرۆکایەتی هەرێم نییە ئەو ڕۆژەی دیاری کردووە بە پێچەوانەوە ڕواڵەتی قەزیەکەیەوەی کە ئەم ڕۆژەی دیاری کردووە بەڕاستی پارتی دیموکراتی کوردستانە لە کولی ئەم پرۆسێش کە چەند جار یەکەم هەڵبژاردن دواخرا لە بنەڕەتەوە لە سەردەمێکا کە هێشتا ماوەی پەرلەمان بەسەر نەچوو دوای ئەوە مەرسومی سەرۆکاتی دەرکرا یەکێتی ڕازی نەبوو ئەنجا پارتی ڕازی نەبوو هەموو دوای ئەوەش پارتی بایکۆتی کرد ئێستا گەڕاوەتەوە هەموو ئەم پرۆسی ئەومان پێ دەڵێت کە هەڵبژاردن لە هەرێمی کوردستان هەڵبژاردن و دەنگدان و ئەم پرۆسی کە ناویان ناوە دیموکراسی کە ئەمریکا لە ژێر سای سێبەری تۆپ و تانک و تارەکانی و کێشانی کۆمەلگای عێراق و کوردستان بەرەو جەنگێک ڕایکێشا و دەسەڵاتی دایە دەست دوو حیزبی میلیشیایی و ناوینا دیموکراسی و قوارەی هەرێم لە چوارچوەی فیدرالیزمێکی قەومی پوچ و لەق گرتووە نیشانەدا کە هەڵبژاردن و دەنگدان هیچ معنایەکی نییە و کارتۆنیە ئەم دوو حیزب هەر کاتێ بیانێ و لە قازانجیان بێ هەڵبژاردن نەکەن وە مەرسومی بۆ دەرەکەن و هەر کاتێکیش لە بەرژەوەندیان نەبێ دەرگاداخەن و ئەلەن نایکەین لەوەش زیاتر ئەم پرۆسەی پێمانەڵێ کە یەکێتی و پارتی هەوڵەدەن لە نێوان کێشمەکێش و ملمنانەکانی خۆیانە یاری بە ئیرادە و بە ماف و حتا حەقی ئەو حەقە دەنگدانی کە خۆیاندایان ناو بەپی قانونی خۆیان ڕعایەتی نەکەن و یاری پێ بکەن و بیخەنە ژێر پێوە تۆسی کە لە کولی ئەم پرۆسەیە ئەوە خەڵکی کوردستانە هیچ نەخشێکی تیانی هیچ دەنگێکی تیانی هیچ ڕعایەتێ نەکرا لایەن هیچ لایەکەوە بۆیە بە بڕای من تەواوی ئەم پرۆسەیە پێمانەڵێن ئەو دیموکراسیە کە ئەمریکا بە دیاری بۆی هێنان و ئەمە بە ناوی خەڵکۆ کە گوایە خەڵک دەتوانێت لەم ڕێگایەوە دەخاڵەت کە نەوعی دەسەڵات دیاریکە نەخێر هەتا ئەم دوو حیزبە دەسەڵاتدارە و ئەم سیستەمە لە چوارچێوەی بەرژەوەندی و مەسەحەتی وڵاتانی ناوچەکە و لە چوارچێوەی تەوازن قوای نێوان ئەحزابی شیعە و دەوڵەتی عێراق و هەرێمی کوردستان مەسەلەی هەڵبژاردن دیاریە کرێ لەوەش زیاتر تۆسەیکەن ئێستا ئەم پرۆسێن وەڵامی هەموو ئەو کەساناداتەوە کە چاویان بڕیوەتە عێراق کە گوایە عێراق دۆستی کوردەوە ئەتوانرێت لە ڕێگای دادگای فیدراڵەوانەیە فشارەکانی بە ئاراستەوە بڕوا دەستی پارتی وشتی کورد کاتەوە و زەخت و زۆریان لەسەر خەڵک کەم بێتەوە بەڵام بەعکسەوە پیشانیدا ئەوەی کە حکوومەتی عێراق هەر بەدوایەوەی پارتی ڕازی و بەدوایەوەی کە نێچوان بارزانانی چوو لەگەڵ شیعەکان کۆ بۆ پشتیوانی ئێرانی ڕاکێشا و کە کەس نازانێت چ بەڵێنێکیان بە یەکتریاوە ئاڵوگۆڕی بەرژەوەندیان کردەوە و وردە وردە پارتیان ڕازی کردو لەسەر پارتی لە بایکۆتی کوشایەوە حکوومەتی عێراقیش تێدێن پرۆسەیەکە بەڕاستی ئەمە نیشانەدا کە حکوومەتی عێراقیش خۆی قازانجی لەوە دایەکێتی و پارتی بێڵێتەوە یاری مشکوفشیلیان لەگەڵا بکار ڕۆژێک فشاریان لەسەردانێ ڕۆژێک بیان کێشتە سەر مێزی مفاوەزە لە هەموو ئەمانش زیاتر ئەوە ئەم پرۆسانە ئەم ڕووداوانە بەدیار بە بەرچاوی ئەمریکا و قونسوڵی وڵاتانی ڕۆژئاوایە کە باسی دیموکراسی و ئازادی و مافی مرۆڤ و حەقی خەڵگەکەن بەڵام هەموو کەس دەزانێت کە ئەمە پارتیە دەورەیەک پارتیە دەورەیەکی شێتیە ئەو دوانە ڕازی نەبن هەڵبژاردن ناکرێت و ئەوانە ئەتوانن دەرگای پەرلەمانیش دابخەن بەڵام ئەوانش ئەنجا تەئیدیەکەن من پێم وایە هەموو پرۆسایان نیشانەدا کە ناوڕۆیشی ئەم دیموکراسی کە لە هەرێمی کوردستانە و کە داویانە بە دوو ئەحزاب و قوارەیەکیان بۆ دروست کردووە و فیدرالیزمێکیان پێبەخشووە هەمووی لە زەرری ماف و ئازادیەکانی خەڵکی کوردستانە هیچ معنایەک نەماوەتەوە بۆ ئەوەی کە تۆ باز لە ئازادی و باز لە دیموکراسی و باز لە هەڵبژاردن کەی هەتا ئەم سیستەمەوە بێ ئەوە خەڵکن کە بەکارە برێن ئەوە ڕای گشتی خەڵکی کوردستانە یاری پێکرێ بێ ئیحرامی پێکرێ
من پێم وایە ئەوە ئەم ڕووداوانە ئەوە ئەو ڕاستی بە خەڵگەڵن و خەڵگە بێت چاوکراوە بێ و بە هیچ جۆرێک چاوەڕانی ئەوە نەکە سەرۆکایەتی هەرێم کات دیاریەکە دیاری نەکە بە هیچ جۆرە لە قازانجی ئەوان نییە و تانت معلومیش نییە سبەی ئەگەر دەنگدان کرد چی ڕوایە و لەسەر ئەنجامەکان ئەم دوو حیزب و ئەم دوو حیزبە چ بەڵایەکی تر بەسەر خەڵکایەنن. ئاماژەتان بە ڕۆڵی پارتی کرد لەم بینەدا کامە پارتیە دیاری کردووە لە هەڵبژاردنەکەی بڕیار بوودەی حوزەیران ئەنجام بدرێت پارتی بڕیاریدا کە بەشداری ناکات و بەو پێی کە لەگەڵ هەڵبژاردنێکی پاک و بێگەردە تا ئێستا شتی هاوشێوەمان نەبیستەوەی کە بەشداری ناکات واتە ئەتوانین بڵین بەپی پێویست ئەم هەڵبژاردنەی کە بە ڕێوەیە بۆ 20 ئۆکتۆبەر لە دوو کەوانەدا بەپی پێویست پاک و بێگەردە بە دڵنیاییەوە خودیەوەی کە ئەگەر پارتی بە پاساویەوەی کە گوایە ئەمە پێشوەخت دزاین کراوە بۆیە بەشداری ناکا و بایکۆتیەکە ئێستا کە گەڕاوەتەوە یعنی ئەسا ئەو ئەگەر خۆشی دزاینی نەکردبێ یەکێکە لەو لایەنانی کە بڕیار درراوە ئەم انتخابەت چۆن بەڕێوە بچێت چۆن دزاین بکرێ یعنی لە ئێستاوە دیارە پێگەی پارتی لەکوایە پێگەی چێتی لەکوێ لایەنەکان لەکوایە ئەزانچی ئێمە بێ ئاگامان لەو نقطێ بێ هەڵبژاردن ئەم دەورەیە بە پێشەوانەی دەورەکانی تری هەڵبژاردن بۆ پەرلەمانی کوردستان ئەوەیە کە ئەم قەزیە چۆتە لە چوارچێوەی کێشمەکێشی نێوان یەکێتی و پارتی و حیزبەکانی ناوخۆی هەرێمی کوردستان چۆتە دەرەوە تێکەڵ بووە بە کێشمەکێشێکە لە نێوان هەرێم و بەغاو و لە نێو تونبوونەوەی ئەوزاعێکایە کە دەوڵەتانی منتیقە و ئەمریکا تیا شەریکن ڕەبتی بە تورکیاوە هەیە ڕەبتی بە ئێرانەوە هەیە ڕەبتی بە ئەوزاعی ناوچەکە و ڕۆڵ و پێگەی ئەمریکاوە هەیە ئەوان ئێستا هەتا دەوڵەتی عێراق رازی نەبێت تا ئێران رازی نەبێت تا تورکیا رازی نەبێت تەنانەت دەورەیەک ملیان دا بووی کە ڕۆلی یەکێتی ئێران لە پاڵ یەکێتیە هەوڵیدا کە بە جۆرێک لە جۆرەکان انتخابات دواخرێ دوای ئەم سەردان و ڕێکەوتن و دانووسانەی کەکرا ئێستا هەمویان لەسەر و کۆکن کە ئەوزای عێراق بەرە و ئارامیە برن ئێستا معلومە کە هەڵبژاردن لە هەرێمی کوردستان وەختێکە لە چوارچوەی قەراراتی دادگای فیدراڵ و لە ڕێگای کۆمسیۆنی عێراقەوانێ کۆمسیۆنی هەڵبژاردنەکانی عێراقەوە بڕێوەچێ معنای وایە ئەم هەڵبژاردنە لە اختیاری حتا حیزبەکان خۆشیانان نییە لە اختیاری پارتیۆکی تیشان نییە ئەوە هاوکێشەی هێزی نێوان ئێران تورکیا لەسەرێک ئەمریکا و ئێران لەسەرێکەوە ئەحزابی شیعە و هەرێم کە پێڵەن رابطی هەرێم و بەغا لەسەری ئەوەیە ئەوە تا ئەو بهۆکار نییە کە دوای هەموو سەردانانی نوچوان بارزانی و سەردانی وەفدەکانی حکوومەت یاریێمی کوردستان ئەوە مەسعود بەرزانی ڕۆشتوو بۆ چی چووە ئەچێ بۆ بەغا لەگەڵ ئەو لایەنانە داشە بەشێکی ئەمەیە کە ئەوزاع و کێشەکان لەسەر پارتی خاوکەنەوە جۆرێک ئەو فشارانی کە لەسەر پارتی بوو ئەوەی کە هەرچی زیاتر پارتی و یەکێتی و قەوارەکە خۆی تەسلیمکە بەتابەتی کە ئێستا ئەوەی کە ماوەتەوە پارتیە هەر دیفاعەکە لەسەرەوەی کە کوردستانی بەهێز و دەسەڵاتی کورد و قەواری کورد ئێستا خۆیەکێتی بەکردەوە ڕۆشتۆ بۆ ناو هێزە شیعەکان و خەتی ئێران ئامادەی هەموو شتێک تەسلیم کە ئەحزابەکانی تریژەرەوەی دعایەکەن کە گوایە وەزعی هەرێم لەوە باشترە بێ کە هەرێمی کوردستان خۆی تەسلیم کە بە عێراق بەڵام ئەوە پارتیە کە چۆنەڵی گیرروگازێکەکە بۆی کە بتوانێ دەستکەوت وەسڵ بێ بە عێراقەوە لە کاتێکا کە دەستکەوتەکان و پێگی خۆی بپارێزێ کەوایە هەڵبژاردننی ئێستا بەڕاستی باسەکە لەسەر ئەوە نییە ئایا خەڵک مافیەیە دەنگداندا و وەکو وڵاتانی دەوروبەر حتا وەکو ئێران کە خەڵک سن و خێدان ڕێو بڕوا دەنگ بە ئێستا مەسەلەکەمە نییە حتا ڕەنگە فاکتۆرێ بێتە پێشەوە ئەوەی کە دیاریشیان کردو جایتر لی پەشیمان بنەوە ئەم پرۆسەیەوەمان پێڵێ ئەم پرۆسەیەڵێ کە یەکێتی و پارتی دەوڵەتانی منتیقەکە عێراق دادگای فیدراڵ ئێران حتا ئەگەر رازی نەبن ئیمکانیەوە هەرج مەرسومێکیش دەرکەن هەڵوەشێتەوە بۆیە ئەم موئەسەساتانی کە لە هەرێمی کوردستانە پوچە و ئەوە پارتیەکە کەوتۆتە مەسەلەی هەڵبژاردننی حواڵەی کێشمەکێشی نێوان خۆی و بەغا کردووە کێشمەکێشی نێوان پەیوەندەکانی هەرێم و بەغا کردووە پەیوەندەکانی نێوان تورکیا و ئێران و هێزە ئیقلیمەکان کردووە ئەوێ لەو مەیدانە جارێکی تریش وەک چۆن مەسەلەی نەود مەسەلەی فڕۆکەخانەکان مەسەلەی داهاتی بەسبووە بە وەرگرتنی ئیمتیازەوە ئێستا مەسەلەی هەڵبژاردننیشی وا لێ کردووە من پێم وایە
ئیمکانی ئەوە هەیە کە جاری ترەمانە پیشوازن تا ئەمە پرۆسەکە بێ و کێشمەکێش لەسەر پیاکردنی هێز و بەرژەوەندی ئەحزابەکان بێ مەسلەیەکی ئینتیخابات پایدار نییە، قانونی نییە، سیاسیە، بڕیاری سیاسی حیزبەکانیە لەسەر و هەموو دوو حیزبی میلیشیایی و چەکدار کە ڕاوەبتی بە دەوڵەتانی منتیقە و هێزە جیهانیەکانەوەیە هەر کاتێ بەرژەوەندیان بێ ئیکەن هەر کاتێ نەبێ نایکەن بۆیە هەمیشە لەژێر هەڵوەشانەوە و هەڵبەزوو دابەزوونایە. مۆزمعەیە ڕێکخرا و حیزب و لایەنی سیاسی و لیستی تر هاتوونەتە ئاراوە بەجیا لە ئەوانی ئێستا دەسەڵاتیان پێ وەکو نەوەی نوێ ڕەوتی هەڵوێست و چەند لیستێکی تر و کەسانێکی تری سربەخۆ و زۆرێک لەمانە بانگەشەی گرنگی ئەم هەڵبژاردنە دەکەن و بەوەی کە لە ڕێگەی ئەم هەڵبژاردنەوە ئیتر دەسەڵاتی یەکێتی و پارتی کۆتایی دێت. ئەمە چەندێ لە جێی خۆیدایە چەندێک دەرفەت هەیە بەڕاستی بۆ ئەم لایەن و لیستانەی ترکە لە ڕێم هەڵبژاردنەوە بۆ نمونە دەسەڵاتی یەکێتی و پارتی بکەنە کەنارەوە و دەسەڵات بگۆڕێت لە کوردستاندا. جارێ ئەوە بڵم لە پێشە شتێکە دەسەڵاتێکە لە کوردستانە هەیە کە بە هێزی چەکدار بە پشتیوانی ئەمریکا و وڵاتانی دەوروبەر دامەزراوە دەسەڵاتێکە دەستی بەسەر داهات و مقدرات و نەوت و ئیمکانات و سامانی کۆمەلگایە کردووە ممکن نییە لە ڕێگای هەڵبژاردنەوە نەک بگۆڕێەوە هەڵگۆڕکات تاان ناتوانێت ئەم دوو دەسەڵاتە ناوچەی یەشتێکە لاوکە تاان ناتوانێت ئەوەی کە ئیدعاکەن لە سەردەمی نەوشیروانەوە حکوومەت و دەسەڵاتێکی موسساتی دامەزرێنێ ئەوەشدا نامەزرێنێ ئەمریکا بۆ هەموو هەوڵی دەوڵەتانی ڕۆژئاوا تا ئێستا ئەوە چەند ساڵ ئەو هەموو امکاناتیان ناتوانانی و هێزەکانی هەفتا تێکە لاوکەن ئێستا چۆن بتوانن ئەوە بکەن ممکن نییە لە ڕێگای ئەوە شاسوار عەبدولواحید بتوانێت وەختێ حتا گریمان ڕێی پێبن ئەکسەرەتی دەنگەکانیش بێنێتەوە ئەکسەرەتی کورسیش بێنێتەوە ممکن نییە پارتی و یەکێتی دەسەڵاتیان تەسلیم بکەن یعنی حتا نەمەسەلەکە پارتی و یەکێتی بێ بەتەنیا ئەمریکا ئەم هەموو ئیمکانات و مەسروفات و خەرجی لە بودجەی خۆی سەرف کردوە ئەم سیستەمە لە عێراق و هەرمی کوردستان دامەزرێنێ و پێگەیەک بۆ خۆی بێڵێتەوە هەروە بە ئاسانی تێ هەڵا بڵێ فەرموو کاک شاسوار عەبدولواحید تۆ دوێنێ هاتووی وەرە ئەوە دەسەڵاتمان دەساوە دەست پێ کردێ نا ئەم پرۆسەی لە کوردستانە مەطرح نییە لە کوردستان هێزی ئەحزاب دەسەڵاتی ئەحزاب سڵتەی حیزبی هەیە و ئەوە پشتیوانەکەی بە چەک و داهات و پشتیوانی غەربی و ئەمریکایی دامەزراوە ئەبێ ئەمان لە بنەوە هەڵوەشێتەوە ئەمە ئیلا بە ڕاپەڕین و شۆڕش و ڕاپەرینێکی جەماوەری ئەم ئەحزابانە نیان کردووە ئەو قسانی کە لە پرسیارەکەی وە ئەم لایەنانە بە پەرۆش و ئومێدەوە چۆنڵی بە پرتا و پاڵیان ناوە پێشوازیان لە بڕیارەکەی نێچوان بەرزانی بۆ دیاریکردنی ڕۆژێکرۆ ئەوە نیشانەدا کە ئەم حیزبانە هیچ جیاوازێکی بنەڕەتیان نییە لەگەڵ یەکێتی و پارتیا سەر ڕای هەر گلەی و گازەندە و هێنان و برنێکە لەگەڵیان ئایکەن ئەم سیستەمەیان قبوڵە و ئەو چوارچۆیان قبوڵەکە یەکێتی و پارتی باسی دیاری کردو ئێمە لە وەڵامی پرسیاریە یەکەما ئەو هەموو قسانەمان شەرح کرد کە ئەم دیزاینە پارتی کردوێتی ئێستا ئەم دەورەیە پارتی کردوێتی یەکێتیشی ڕاکێشەوە بە لەژێر فشاری وڵاتانی ناوچەکانە ناچارن بچن ڕۆژە دیاریکەن ئەوەی کە ئەمانە یەکسەر بەبێ ملاحەزە بەبێ ڕەخنا بەبێ نیگەرانی ئەڕۆن تەئیدەکەنی ئەم چوارچۆوی سیستەمیان قبوڵە ئەوانیش مەسەلەیانە بە بڕۆی من بۆچی وایە لە بەروەی مەسەن تۆ بوونەوەی نوێ یەکگرت و کۆمەڵ حتا گۆڕان ئەمانە هەمیان لە سیاست و اقتصادی کوردستانە شەریکن تۆ سیر کە ڕاستە لە کوردستانە اقتصادی نەوت و جونگە ئەسەکان بەدەست یەکێتی و پارتیایە بەڵام زیاتر لە 15,000 کۆمپانیا هەیە ئەخر باشە ئەمانە لە کۆمپانیای بازرگانی لە کۆمپانیای دروستکردنی خانوبەرە لە هێنانی جگەرە و مەشروب لە دەرمان لە خۆراک لە بەرەمهێنانی حتا کۆمپانیای ئەمە گار دروستەکان بەسەر شێوەکانی هەموو ئەمانە چیکە ئەم هەمووی برنجی کەڵەشێر و جگەرە و مەشروب و داو دەرمان و هینە بەدەست کێوەیە هەمووی کۆمپانیەکانی کۆمەڵ و یەکگرت و نالیا و یعنینەوەی نوێ و گۆڕان و ئەمانەیە هەمویان لە بەرەمێنانی چیمەنتۆ ئاوردەکردنی بەرەمی ماسی و پەلەوە هەموو ئەمانە بەدەست ئەوانەوەیە کەوایە ئەمانە نایانەوێت ئەو سیستەمە کە یەکێتی و پارتیدایان مەزرانوە
تێکشە کە سیستەمی کۆمپانیاکان و ئیقتصادی سەرمایهداری چینی ئەم چینەیە کە گەندەڵ و ڕاوڕوو تەخۆن لەم مەسەلەیە کەوایە مادەم پێگەی ئیقتصادیەکان وایە لە ڕووی سیاسیشەوە لەم چوارچەوەی کێچێتی و پارتی دیاری کردو هەر چەند ساڵ جارێک انتخاباتکەن انتخاباتێکش دیزاینەکە ئەم دوو حیزبە بیکەن ناچار ملی پێبن ئەوانش پێکیان هەیە و پێویستیان بۆی بچن ناو پەرلەمانەوە کاری ئەم حیزبانە تەنها ئەوەیە کە خەڵک متەوەهمکەن کە خەڵک لە ناڕەزایەتی خۆیان بۆ وەلانانی ئەم دەسەڵاتە دوورخەنەوە کە خەڵک خۆشخەیاڵکەن کە خەڵک چاوەڕێکەن مانگی دا انتخابات دەبێت کە معلوم نییە کرێیان ناکرێت معلوم نییە فاکتۆرێکی تر تونگ نەبێتەوە لە بینی بەغا و هەرێمە ئەو زاکە گۆرە معلوم نییە تورکیا حملاکات انتخابات بەکوێ بە ئێران چی لە وەزعی کوردستاناکە بۆیە ئەمانە هەر ئیدعا و هەر فووەکەن بە زۆرناکەیانە بۆی کە خەڵک خۆشخەیاڵ بێ دانیشێ خەبات نەکا بەڕاستی دەوری ئەمانە دوورخستنەوەی خەڵکە لەوەی کە خەبات و ناڕەزایەتی سربەخۆی خۆیان لە دژی ئەم سیستەم و دەسەڵاتەکە چەند ساڵە دەستیان پێکردووە خاو ببنەوە ئەو کارە نەکەن بیر لە شۆڕش و ئاڵوگۆڕی شۆڕژێڕان نەکەنەوە من پێم وایە ئەو ڕۆڵی ئەوانە ئەو قسە هەڵوێسانەشیان ئەم حەقیقەتە نیشانەیە مەڵێ ئەمە پرسم کە خەڵکی چی ڕێگەیەک بگرێتە بەر لە هەڵبژاردنە ئایا هەر چۆنێک بێت بەشداری ئەم هەڵبژاردنە بکات یاخود هەڵبژاردنێک ئەگەر بکرێت لە 20 ئۆکتۆبەرە خەڵکی چی ڕێگەیەکی لە بەردەمە ئەتوانێت چی بکات بەڕای من خەڵکی کوردستان یعنی هەڵبژاردنێکی تریان لە بەردەما یعنی بەشداری لە بەردەم سندوقەکان تەنها یەک هەڵبژاردن نییە بە پێچەوانەوە ئەترازاتی دەورەی ڕابردوو مامۆستایان گەڕەکەکان حەڤەی شوبات ئەوەی کە بۆ ئاو کارەبا بۆ خزمەت گوزاری بۆ دەرمان بۆ موچە ئەم خەباتە لە مەیدانایە انتخابی خەڵک ئەوەیە کە ئەم داخوازی و مەسائلانە بەرەو ئاڵوگۆڕێکی ڕیشەیی بەرێ ئەوە شتێکی تر نییە لە ڕاپەڕین شتێکی تر نییە لەوەی کە خەڵک لە بەرامبەر کولیەتی ئەم سیستەمەیە بێتە مەیدان یعنی کە خەڵک بڕوە بەشداریش بکە دەنگیش بێنێتەوە بەچی ئەدا خۆنێرانی خەڵک لەو انتخابیان نییە لیستی کرێکاران و مامۆستایانێکی مستەقل کە لە نێو ناڕەزایەتەکانەوە هاتبن بەرنامەیەکی ڕادیکاڵیان هەبێت کە چۆنەڵی پەرلەمان بکەنە مەیدانێ بۆ گۆڕانکاری خۆ لە ئارایان نییە ئەوەی کە هەیە لە باشین حاڵەتە سیاسەتەکەی وەیە کە خەڵک چاولەبەری سوودانی بکە لە باتی چاولەبەری مەسرور بەرزانی بکە بە بڕای من ڕێگای خەڵک ئەوەیە کە بێ یەکەم شت کە ریزی سربەخۆی خۆی لەم ئەحزابانی کە خۆیان ناوناوە ئۆپۆزیسیۆن و هەر جارەی خەڵک ڕاپێجەکەن بۆ سەر کورسیەکانی دەسەڵات دەنگدان یا ڕاپێچیانەکەن بۆی کە گوایە سوودانی پیاەکی باشە وەرە بە ئەو ئیشەکانمان بۆکە نا خەڵک ئەبێ ریزی سربەخۆی خۆی دروستکە ئەبێ هەوڵ بە خۆی ڕێکخراوترکە ئەبێ ناڕەزایەتەکانی سەراسەری تر بکاتەوە خواستەکانی ڕۆشنتر و فۆرمۆلەتر بکاتەوە دایڕێژێتەوە بتوانێت بەشەکانی ژنان لاوان کرێکاران مامۆستایان مۆزەفین هەر هەمویان دەستخەنە ناو دەستیەک داوای ئاڵوگۆڕێ بکەن لە شێوەی ژیان و گوزەرانی خۆیانە داوای سیستەمی بیمەکان بکەن داوای زیادکردنی موچە بکەن داوای بەخۆڕاییکردنی مەکتەب و خەستەخانە و هاتوچۆ و هەتا خانوبەرە بکەن لە کوردستان ئەوەنە خانوبەرە هەیە ئێستا ئەگەر بە عەدالەت تەقسیم کرێ هیچ ماڵێ پێویستی بۆ نییە بڕوا پارەی کرێ بە بەڕاستێکە دەسەڵات بەسەر بەدەست نوێنەرانی خەڵکەوە بێتوانێەوە بکە خەڵکەوەیە ئەو ڕێگایی لەبەرە خەڵک نابێت چاوەڕوانکە ئەم انتخابا کریان ناکرێت ئەمە انتخابی یەکێتی و پارتیە انتخابی ئەحزابەکانی دەوروبەرەتی ئەوانەی کە خۆیان ناوناوە ئۆپۆزیسیۆنی پەرلەمان ئەوانەی کە بانگەشە بۆ سیستەمی پەرلەمانیەکەن و ئەڵێن هیچ ڕێگایتر نییە ئیلا پەرلەمان کەوایە بەڕای من خەڵکە بێ خۆی لە چاوەڕوانیان نێڵێتەوە بە دیارەمانەوە ئەمانە تەجروبەیان ناوە هەم یەکێتی هەم پارتی و هەم نەوعی حکوومەتەکانیان حکوومەتێ بە پارتی وێچێتیەوە حکوومەتی سربەخۆ تەنیایی حیزبیان حکوومەتی تێکەڵ لە گۆڕان و کۆمەڵ و یەکگرتووە وایان تاقی کردوێتەوە خەڵک کەوایەتر خەڵک ئەبێت چاوەڕێن چی بکە حکوومەتی داهاتوو ئەگەر شاسواریشی تێبچێت چییە بێ ئەو سیستەمە ناگۆڕێ لێەوە و خەڵک هەتاگەر بێ باشترین و کەمترین ئاڵوگۆڕ لە ژیان و معیشەتیا بکە بەڕای من لە خەباتەوە بێ لە دژی ئەم سیستەم و دەسەڵاتە بەوا بێ کە خەڵک هەر لە ئێستاوە درێژە بە ناڕەزایەتەکانی خۆی بە فراوانی کاتەوە خەڵک یەکگرتووتر بێ وشیاری خۆی بەرێتە سەرەوە ڕادیکاڵتر چاو لەم گۆڕانکاریە بکە خەڵکی کوردستان لە مێژە ئەم ئەحزابانی خسۆتە ناو تابوتەوە
بە مەرگ سپاردوونی کەوایە ئەبێ ئەم ڕێگایە بگرینە بەر ئەوش ڕێگاکەوەیە یەکگرتوو بین ڕۆشن لە دەوری داخوازەکانمان کۆبینەوە ڕێکخراوی جەماوەری خۆمان پێک بین و تا ئەو کاتەی هێست پیاکەی نتوانین ئەو دەسەڵاتە وەلا بنێن و دەسەڵاتدارەتی خۆمان بۆ بە جێبەجێکردنی داخوازی باشبوونی ژیان و ئازادی و خۆشگوزەرانی جێبەجێ بکەین. کۆمەڵە پرسیار و سەرنجی زۆر هاتوون بە داوای لێبوردنەوە لە بینەران ناتوانین هەمویان تاوتێ بکەین، بەڵام من هەندێکیان هەڵدەبژێرمەوەی خەمە سەر شاشەکە و ئاڕاستەی خەسرە و سای دەدەم. هیوادارم کۆکراوەیەک لەمانە بکەیت، چونکە بەشێکی قسەمان لەسەر کردو، بەڵام پێم خۆشە دووبارە بیهێنینەوە بەرباس و قسە و باسەکانمان و کۆکراوەیەک لەوانە بتوانی وەڵامێکی گشتیان پێ بدەیتەوە. سەرەتا پرسیارێک لەسەر ئەوەی کە ئەگەر ئەم جارە ژێکێتی یان پارتی بەشداری هەڵبژاردنەکانی نەکرد ئایا هەڵبژاردن ئەنجام دەدرێت؟ پرسیارێکی تر ئەگەر پارتی لە هەڵبژاردنەکاندا سەرکەوتوو نەبوو دەسەڵات ڕادەست دەکات؟ ئەم سەرنجەشیان زۆر درێژە، بەڵام ئەگەر من ئەوەی کە لێم دەرهێنا بێت زیاتر تێبینیەکە لەسەر ئەوەی کە ئەگەر بێت و هەڵبژاردن بەسترا بێتەوە بە بەشداری یەکێتی یان پارتی، ئەمە بە مانای ئەوەیەت کە لەسەر بەرژەوەندەکانی یەکێتی و ئێرانە هەڵبژاردنەکانی کوردستان ئەنجام ئەدرێت. هیوادارم توانی بێتم ئەو سەرنجە کۆ بکەمەوە و بۆ چوونی ئێوە سەبارەت بەوەی کە ئاخۆ ئەم جارە خەڵکی بەشداری هەڵبژاردنەکان دەکەن یاخود نە، بە داوای لێبوردنەوەکە هەندێک پرسیار و تێبینی تر ناچار بووین وەلا بنین لەبەر کەمی کاتەکە. خەسرۆ سای فەرمون بە کورتی. بەڵێ زۆر سپاس بۆ سەرنج و پرسیارەکانی ئەو بینەران و بیسەرانە. من هەروە بە سەریعی ئەگەر قسە بکەم یەکیشانەوەی کە خەڵک بەشداریەکەیانەکە بە بڕای من بە پێی منتقی ئەوەی کە خەڵک ناڕازی و تا ئێستا لە مەیدانە و ئەو ڕێژەی کە بەشداری نەکرد لە هەڵبژاردنەکانی پارێزگاکانە نیشانەدا کە خەڵک تەجروبەی ئەوەی کردو بۆ گەیشتووە کە ئەو ڕێگایی نییە. بە ئەکیدی خەڵک بایکۆتیەکە و ئەبێ بایکۆتیشیکە. ئەمە یەک. دووەم لەسەرەوەی کە ئەگەر پارتی بۆ نمونە دەنگی هێنایە و دەنگی نەهێنایەوە، من پێم وایە بە مطلقی ئەگەر پارتی دەنگ نێنێتەوە دەسەڵاتهینی ئەوە ناکە، یعنی دەسەڵات تەسلیم ناکە، چونکە ئەگەر دەسەڵات مەسەلەکە ئەوە نییە شتی، یعنی ئەمە حزابێکی مستەلەحن دەسەڵاتی ناوچەیین. ئەگەر ئەوان حەزف ببێ هەموو ئەو سیستەما گۆڕێ، نە ئەمریکا مەقبوڵەکە نە ئێران. بە بڕای من نەوڵ عێراق خۆی عێراق ئەمانە نایەنەوێ یاریکەن بە مەسیری شتێکەدایان مەزرانوە، چونکە شرایطی منتیقەکە هەلومەرجی ناوچەکە کە قەیرانێکی هەیە و ڕوو لە ئاڵ و گۆڕە و هەموو دنیا شەڕ و گوێژاوێکی سیاسی هەیە، ئاسان نییە هەروە پارتی لە دەنگدانێکە تەسلیمی دەسەڵات بەبراوی ئینتیخابات کە حتا یەکێتی بە پێچەوانەوە خۆیان ئەسازێن. بەڵام یەکێک لەو سوالاتانی کە لە سەرنجی ئەو بینەرانە هەبوو، مەسەن بۆ نمونە ئەگەر ئەم جارە پارتی نەکرا و یعنی پارتی ڕازی نەبوو یا لایەنیشتر ئینتیخابات نەکرێت، ئەبێت چی بکرێت؟ بەڕای من مهمترین شتەوەیە ئەگەر ئەم جارە ئەمانە درێژیاندا بم گاڵتە جارێ ڕێگای ترەوە نیە کە خەڵک سەر تاپا برژێتە سەر جادۆ بڵێ ئەم گاڵتە جارڕێ ئێوەمان پێقبوڵ نییە، ئەم بێ احترامیە بەڕای گشتی خەڵکی کوردستان و ئەم یاریە گڵاوی کە ئێوە ماوەیە کە هەری هەن و ئەیبەن قبول نییە و بەڕای منە بێ ئەم دام و دەستگای هەڵپێچن، دام و دەستگای ئینتیخاباتیان میدیایان حەت چیەکیان هەیە و خەڵک خۆی بڕۆ ئیداری شارەکان بەدەستەوە بگرێ، ڕێگای تر نییە. یعنی تاکەی ئەمانە یاری بە مقدرات و مەسیری خەڵکەوە بکەن ئەکرێیان ناکرێت. من پێم وایە خەڵکە بێ لەم بازنێ بێتە دەرەوە، خەڵکە بێ خۆی هەر لە ئێستاوە هەر ئەمڕۆ لەم ڕۆژەوە کە گوێ لە قسەکانی منە ئەو ناڕزایەتیانی کە هەمانە لەسەر پلە بەرزکردنەوە، لەسەر تەمینی بیمە کۆمەڵایەتیەکان، بیمەی بێکاری، لەسەر ئازادی ژنان، لەسەر مافی مناڵان، لەسەر ئەوەی کە سیستەمێ دامەزرێنێ ئەبێ بەرزبوونەوەی کرێ و مەعاش. ئێستا هیچ خێزانێکی سێمە نەفەری بەڕاستی بە ملیۆنە دینار مانگانە ژیان بەڕێ ناکە. خۆڕایکردنی هاتوچۆ دەرمان، خەستەخانە، بەنزین، نەوت ئەوانە بێ خۆڕایی بکرێ لەو کۆمەلگایە هەیە. ئەوەی کە نییە پەرشوبڵاوی ریزەکانی خەڵکو و پەرشوبڵاوی ئەترازاتی خەڵکە. ئەگەر ئەمە بێتە لێشایەک و ببێتە مشتێک بەرامبەر بەم دەسەڵاتە، بەڕای من ئەتوانێت فشارەکان تا ئەو شوێنە بەرێ ئەو حکومەتە ناچار کە سوئالی ناو کۆمەلگا لەسەرەوەی کە ئینتیخاباتەکەیان ناکرێت بجێزرێتەوە بۆەوەی کە حکومەت ئەیدەی یا ڕوخێنم. بەڕای من ئەمە وەڵامەکەی.
خەسرەوسا سەرۆکی مەکتەبی سیاسی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان زۆر سوپاس کە لە بەرنامەکانی ئەمشەی پێشەنگ تیڤیدا ئامادەبوون و وەڵامی پرسیارەکانی من و بینەرانتاندایەوە. سپاس بۆ ئێوە بۆ بینەرانش کە بەشداریان کرد لەم بەرنامەیە. سپاسانەکەم. زۆر سپاس. بینەرانی ئازیز باش تاوێکی تر بەرنامەکانمان سەبارەت بە ئاگرکەوتنەوە لە بازاڕ و دوکانەکانی کوردستان بەردەوام دەبێت. لەگەڵمان بمێنەوە. مەڵی بینەرانی ئازیز، یەکێک لە بابەتە گەرمەکانی ئەمڕۆی کوردستان و ماوەی ڕابردوو ئەوەیە کە تاو ناتاو ئاگرێک لە یەکێک قەیسەریەکان لەنگە بێبا لەبێت بڕیزە دوکانێ بێت لە کوردستان لە هەولێر بەتابەتی لە کەرکووک ڕوویداوە. هۆکاری ئەمانە و چەند بابەتێکی تر لە پەیوەند بەم بابەتەوە تاو تێ دەکەین لەگەڵ تاهیر حەسەن. تاهیر حەسەن، ئێوارت باش و سپاس کە لە بەرنامەکانی ئەم شەوی پێشەنگ تیڤیدا ئامادەن. ئێوارەی ئێوە بیسەران و بینەرانی پێشەنگ تیڤی باش ماندوونە من. زۆر سپاس. هەڵبەت ئێوەش ئاگاداری ئەو ڕووداوە دڵتەزێنانن کە بەیناوبین ئەم دوکانانە دەسووتێن لە قەیسەری بێت لەنگە بێت لە هەر جێگەیەکی تر. ئەگەر پرسم ئاخۆ ئەمە چی پەیامێکی هەڵگرتووە کە ئەم هەموو کارە ساتە بۆ ئەم دوکاندارانە ڕوو ئەداتووە، کێ بەرپرسی سەرەکیە لە سەلامەتی ئەم دوکان و دوکاندارانە؟ من سەرەتاوە بڵێم ئەمە یەکەم جار نییەم دوکانانە بەتایبەت دوکانی لەنگەکانی شاری هەولێر لە نەوەتەکانیشە چەندین جار سوتاوە، قەیسەری نەقیبی سلێمانی سوتاوە و ئەم ڕووداوانە ڕوویداوە هەمیشەش دەسەڵات ئەو کاتانە بە شۆرتی کارە بە کەم تەرخەمی بە نازانم نەبوونی وەسائیلی ئاگرکوژێنەوە هەمویان بەستبووە ئاگرکەوتنەوەکانی پێشووتریان هەمووی ئەبەستەوە بە کەم تەرخەمی بە لایەنی فەنی. تەنیا ئەم جاریان کێشراوەتە ئاڵێنراوە لە مەسلەیەکی سیاسی کە بە بڕوای من خۆی مەسەلەکە سیاسیە، تا ئەو جێگەی بە جانبی ئەمنی قزیەکە بگەڕێتەوەی کە مخابراتی عێراقی لەسەری قسەی کردو، دەشگای دیژە تیرۆر قسەی کردو و تحقیقاتی ئاسایشی هەولێر و ئاسایشی سلێمانی ئێمە لە نێو ئەمانەیان نین و هیچ ڕۆژنامەنووسێکیش ناتوانێت هیچ زۆرە زانیاریەکی دەستکەوێت کە پرۆسەی تحقیقات و لێکۆڵینەوە و کۆکردنەوەی دەلایلەکان چۆناهیە. بەڵام بە تەنیا خولانەوە لە دەوری ئەم جەنبە قانونیە بە بڕای من بە هیچ شتێکمان ناگەیەنێ، بەڵکو مەوزوعەکە مەوزوعێکی سیاسیە. ئەم هەورە بروسکەیە لە ئاسمانێکی بێهەورانیە، بەڵکو لە ئاسمانێک هەیە کە هەور هەیە. ئەو هەورەژە فەزا سیاسیە کە لە کوردستانە هەیە. ئەمەش ئەگەر بە کورتی باسی بکەم چووگەیمە لە میدیاکانی حزبی کۆمونیستەوە زۆر قسەمان لەم بارەیەوە کردووە. ڕەوەندێک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە دەمێکە دەستی پێکردووە. ئەم ڕەوەندە بەرەو ئەوە چێکە سەقامگیریەکی سیاسی ئابووری لە ناوچەکەیە دەست پێ بکە. ئەمریکا قازانجی لەمەیە، چین و رووسیا قازانجیان لەمەیە، تورکیا و ئێران قازانجیان لەمەیە. بە هەر حاڵ ڕەوتێک کە ئەو هێزانی کە یاریکەری ئەسلین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بۆ تەقسیمی مەناتقی نفوس خەریکن جارێکی تر پێناسەی ناوچەکانی هێز و مەناتقی نفوزی سیاسی و ئابووری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە پێناساکەنەوە. یەکێتی و پارتی جمهوری ئیسلامی و دەوڵەتی تورکیاش وەک دوو هێزی ناوچەی، یەکێتی و پارتیش کە هیچ کاتێک یاریکەری ئەسلی نەبوون، هیچ کاتێک لە نێو هاوکێشەی سیاسیە محوەری ئەم هاوکێشە سیاسیانە نەبوون، بەڵکو بژێوی سیاسی خۆیان و مانەوەی سیاسی خۆیان و ئیستراتیجی سیاسی خۆیان هەمیشە بە چێشمەکێش و ململانێ و بوون و نەبوونی ئەم دەوڵەتانەوە گرێداوە. ئێستا ئەم هاوکێشەیە ئاڵوگۆڕی بەسەر هاتووە بە قازانجی سنترالیزێکردنەوەی دەسەڵات لە عێراقا خەریکە بەرەو پێشەوە ئەچێ، قوارەی هەرێم وردە وردە هەتا بێت هەر کورتترە بێتەوە، دەسەڵاتی یەکێتی و پارتیە تا بێ کورتترە بێتەوە، هەرچی پارتیە بەرەو کەمپی تورکیا خەریکە وردە وردە ئەڕوا، هەرچی یەکێتیە بەرەو کەمپی جمهوری ئیسلامی خەریکە ئەڕوا، جمهوری ئیسلامی خەریکە فشارە هێنێ بۆ یەکێتی کابێ هەموو ئۆپۆزیسیۆنەکان ئۆپۆزیسیۆنی ئێرانی حەسەد بکرێت لە جێگەیەکە. تورکیاش بە سەردانی ئەردۆگان بۆ بەغدا و ڕێکەوتنی ئابووری و سیاسی و مەسەلەی حدودەکان و مەسەلەی پەکەکە لە شەنگال و هەمووانە ئاڵاندنی ئەم قەزیە لە پەکەکە
ئاڵاندنی ئەم قەزیە لە پەکەکە بۆ ئەوەیە کە بە هەر حاڵ وردە ئەمانە کەناری گیری بکەن و کۆسپانە لەبەر دەم ئەو پرۆسەسی بەرن ئاگرکەوتنەوە لە 92 93 و 94 ئاگرکەوتەوە بە کێشەی فەنی جوابیاندایەوە هەمووانە چێشمەکێشی یەکێتی و پارتیە سەر لە خراپترین ئاسایە مەوزوعی هەڵبژاردن چێشمەکێشی هەڵبژاردن لە خراپترین ئاسایە لە ئێستاە ئەڵیان یەکێتی کەسێکی ئەوان بۆ دژە تیرۆر بۆ بەشداری کردو و یەکێتی لە نێوم قەزیا هەیە یان نییە و ئیتیهامات لە یەکتری وەمانە هەموو ئەمانە نیشانەدا کە ئاستی چێشمەکێشی یەکێتی و پارتی لە خراپترین ئاستایە قواری هەرێم لە ڕەوتی داڕمانی خۆی وە پشوکتر بوونەوەی لەوەی کە هەیە هەرتا بێ هەر دەست پێەکە ئەم مەسەلەی ئاگرکەوتنە و ئیتیهامات لە یەکدانە و هەمووانە بە بڕای من لە نێو ئەم چوارچێوەیە دەبێت قابلی پێناسەرکرێ نەک لە نێو ئەو تاقیقاتەیە کە گوایە کەسێکیان گرتووم کەسە نازان پارەی لە کێ وەرگرتو و چێتەیدی کردو و بەکەکاڵ ئێمە ئاگامان لێنیەوەمە ئیتیهامە لە ئێمە و یەکێتی باڵی خۆی لێ هینەکات و پارتی احترامی یەکێتی ئەگرێڵێ وەک حزب لەوە ناچێتیە بێ بەڵام کەسێک بۆ هەموو ئەم جۆرەشتانە بەشێکی بۆ گواستنەوەی سەرنجی خەڵکە و بەشێکی تری بۆ ئەوەیە کە ئەو پشتی پەردەی ئەم قەزیە کە ئەو مەسەلە سیاسی محوەریە لە کوردستانە ئەو مەسەلەیە لە بەرچاوی خەڵک بشارنەوە لەسەر ئەوەی کە ئەمە ڕەنگە کەسانێک بن کە نزیک بن لە پەکەکەوە ئاماژە بۆ ئەوە دراوە کە ئەمە ڕەنگە ڕێگە خۆشکردنێک بێت یانکردنەوەی دەرفەتێک بێت بۆ ئەوەی کە تورکیا بێت تەداخل بکات و تۆڵە بکاتەوە ئەمە چەنێک بە ئەگەرێکی بەهێز دەبینن تورکیا بۆ هیچ کەسێک ڕێگەی لە پارتی لە یەکێتی ڕێگەی گرتووە لە تورکیا بۆی کە بێت درۆنەکانی بە کوردستانە ئەسوڕێنەوە لایە لە منتیقەی بادینان هەمووی بنکە و بارەگای میتی تورکی و دەستگای مخابراتی و بنکە سەربازیەکانی دەوڵەتی تورکیایە هەر کاتێ ویسیبێتی دێهاتەکانی بردومان کردووە قندیلی بردومان کردووە لە زاخۆ بگرە هەتاوە کۆگاتە گەرمیان بە درۆنەکانی تورکیا دێن و ئەچن هیچ پێویستی بەوە نیە شتێکی دیاریکراوی ئاوها ڕووبە بەڵام پرسیارەکە ئەوەیە ئەم بازاری لەنگەیە خۆ بازاری سیلاح نییە ئەم بازاری لەنگەیە بۆ بەتەنیا ئەسووتێنرێ بۆ ئەوەی کە یەک قەزی سیاسی پێ دروست کرێ ئەگەر ئەمە پەنتاگۆنێ بووە ئەگەر مەشجەبی سیلاح بووە ئەگەر ئەمە نازان شتێک بووە ناوهێنانی پەکەکە بۆ ئەوەیە کە بیخەنە نێو چوارچێوەیەکەوە کە پێشووتر دایانناوە بۆ خۆیان لە بەردەم خۆیانە لای بەرن چونکە پیان وایە کە پەکەکە هێزێکی سەربازیەکە لە چوارچێوەی پرۆسەیەکی سیاسی ئابوووریە کە تورکیا و عێراق و کوردستان کە ئەبێ کوردستانی ژوە پارتیە بێ هاوکار بێ پیان وایە ڕێگرێکە کۆسپێکە لە بەردەمە بینێ بۆیە دەبێت لای ببن بۆ ئەمە حکوومەتی عێراق داوای لەکەن کە حکوومەتی عێراق سنوورەکان بپارێزێ پەکەکە بکاتە دەرەوە بواربەن دەوڵەتی تورکیا هەر جۆرێکە ئێوێ مانۆڕی سەربازی لێبە هەموو ئەمانێ دەنا ئاڵاندنی پەکەکە لە مەسەلەی سووتاندنی بازاری لەنە زۆر مەسەلەیەکی بێعتیبارە زۆر مەسەلەیەکی زۆر لە خوارەوە زۆر مەسەلەیەکی کەمە بۆ ئەوها کێشەیەکی سیاسی گەورە کە لە ڕۆژهڵاتی ناوەڕاستکە لە کوردستان لە بینی عێراق و بەغدا لە بینی تورکیە و جمهوری ئیسلامی لە بینی بەغدا و هەولێر لە بینی ئەوانە هەیە مەسەلەیەوەی کە کەسێ بێوەی کێشە بۆ ئەمە دروستکە بازاری لەنگە بسووتێنێ 3 نەفەر بێن لەسەر تەلەڤیزۆن کە گوایە یەکێکیان 800 دۆلاری وەرگرتووە سعدی ئەحمەد پیرەڵێ 800 دۆلاری وەرگرتووە پێی بڵێن بزانە 800 دۆلاری لەکوێ وەرگرتووە باش آخر لەم سەردەمەیە 800 دۆلار بۆ کاری تیرۆریستی 800 دۆلار خۆ هەر بەشی داوەتێکی سعدی ئەحمەد پیرە ناکات دوو نەفەری پێ داوەت کا و ئەوانە 600 دۆلار بوو بۆ پارەی کە کەسێک چ کاری تیرۆریستی پێ بکە لە پەیوەند بە یەکێک لەم حاڵەتی سووداندنی ریزە دوکانی یەکێک لە قەیسەریەکان پێم وابووجاری پێشووتر بوو یەکێک لە خاوەن دوکانەکان کە دوکانەکەی سوتەنرا بوو سەرنجەکەی باش لە بیرە ئەیوت خوێنین و زانکۆ تەواو دەکەین دامەزراندن نییە ئەگەر دابمەزرین ئەوە موچە نییە ئەگەر بین باڵکاری خۆمان سەرکاری سەربەخۆی خۆمان بکەینەوە دوکانەکانمان ئەسووتێت ئەگەر بین و هەڵبین لە وڵاتە ئەوە لە ڕێگاکاندا تووشی مەترسی دەبین یان ئەوە تا هیچ مافێکمان پێ نادرێت واتە کۆکراوەیەکی گشتی کە ژیان زۆر سنووردارە ئەمە لا ئێوە چی دەگەێنێت
ئەمە ئەوە ئەگەێنێ ئەو قسەیە و بەڕێزە ئەوە ئەگەێنێ کە دەسەڵاتی یەکێتی و پارتی هیچ جۆرە کەمترین مەسئولیت لە جوابدانەوە بە پێداویستیەکانی ژیانی سیاسی ئابووری کۆمەڵایەتی ئەمنی خزمەتگوزاری هیچ جۆرە مەسئولیەتی لە ئەستۆ ناگرن 32 ساڵی ڕابردوو 33 ساڵی ڕابردوو ئەمەی نیشانداوە کە یەکێتی و پارتی لە ئاستی کەمترین وەڵامدانەوە بە خزمەتگوزاریەکانی خەڵکی کوردستان نیت ئەو بە پێ ئامارەکان تەماشاکە بەحری ئیجە بووە بە قەبرستانی لاوانی خەڵکی کوردستان ئەوانش کە لە ناو خۆن دەسەتا زیاتر لە 20-25 لاوانی کوردستان بێکارن ئەو نییە کارەبا نییە هەرچی مەوادی ئەکسپایر هەیە لەژێر دەسەڵاتی یەکێتی و پارتیە خرا قوردی خەڵکەوە ئاستی نەخۆشیەکان و مەسەلەی سەرەتان هەتا ئاستی کەرتی خزمەتگوزاریەکان هەتا بێت ئەکرێتە دەستی کۆمپانیەکانەوە بەهەرحاڵ هەرچی ئەحزابێک کە لە کوردستانە هەیە ئەوەی کە خۆی ناوەناوە ئۆپۆزیسیۆن و ئەوەی کە لە دەسەڵات هەیە کار و کاسمیان دروستکردنی کۆمپانیایە و بەهرەکێشی سەروەت و سامانی ژێر زەوی و سەر زەوی کوردستانە ئەمە نیشانەدا بچووکترین ئاڵوگۆڕ کەسێک بیەوێ بچووکترین ئاڵوگۆڕ لە ژیانی خەڵکی کوردستانە نەک هەر لە چاوەڕوانی یەکێتی و پارتیان نییە چونکە 33 ساڵ کافیە بۆی کە بەشەرێ بزانێت هێزێکی سیاسی خەوێک کە من ئەیبینم ئەو خەوە ئەبینێ خەوێک کە من ئەیبینم ئەو گوێی لێتی هاوارێک کە من ئەیکەم ئەو گوێیەکی هەیە بۆ بیستن ناڕەزایەتیە کە من ئەیکەم ئەو گوێی لێتی 33 ساڵی ڕابردوو نیشانیدا کە نەگوێی هەیە نەچاوی هەیە هێزی بۆ سەرکوت هەیە هێزی بۆ کوشت و کوشتار هەیە هێزی بۆ شەڕی ناوخۆ هەیە هێزی بۆ دزی و تاڵانی هەیە بەڵام هێزی بۆ جوابدانەوە بە پێداویستیەکانی خەڵک نییە کەوایە کەمترین ئاڵوگۆڕ لە ژیانی خەڵک لە هەر جۆرە مەدانێکی ژیانی کۆمەڵایەتی سیاسی ئابووری خزمەتگوزاری خوێندن نووسین خەسەخانە دکتۆر دەرمان بە تەمامی بکرێ بەسراوە بە ڕادەی ناڕزایەتی ڕێکخراوبوونی خەڵکەوە و فقط ئەوە توانێت یەک هەنگاو لە ڕاستای باشترکردنی ژیانی کۆمەلگە بچێتە پێشەوە و هیچ ڕێگەیەکی تر نییە پشت بنێ بە پشتیەکەوە ئاستی ناڕزایەتیەکان بەرەو سەربەری خەڵکی کوردستان بە ئەندازی کافی بەرچاوی ڕۆشنە 33 ساڵی نیشاندا بە بڕای من خەڵکی کوردستان هەموو ئۆپۆزیسیۆنەکە ئەناسێ چونکە ڕەوەندی ناڕزایەتیەکەی لە پێش هەڵی شوباتەوە تا ئاگاتە ئەم ساتە وەختی من و تۆ قسەی تیاکەین ئەمانە پێمانەڵێن کە خەڵکی کوردستان هیچ جۆرە خۆش باوەڕێکی بەم دەسەڵاتە نییە بەڵام خەڵکی کوردستان کرێکات زەحمەتکێش مامۆسا خوێندکار بە داخێکی ێجگار گرانەوە تاوە پێسە پەرش و بڵاون پەرش و بڵاوی کێشەی سەرەکی ئاستی ژیانی خەڵکە بۆ ئاڵوگۆڕ فقط ڕێکخراوبوون و برنەسەری ناڕزایەتیەکان دەتوانێت ئاستێک هەنگاوێک ژیانی خەڵک بەرەو باشتر بێت لەم بینەدا سەرنجی بینەرێک بێنمە سەر شاشەکە وەکو پرسیار ئاڕاستی ئێوەی بکەم ئەویش دەڵێت کە چەند کەسێکی تورکمان ڕایان گەیاند بە نووسراوێک کە ئێمە ئەو کارەمان سووتاندووە ئەو کارەمان کردووە بەست لە سووتاندنی لەنگەکەی هەولێرە و دیارە وڵاتێک پشتیوانیان دەکات دیارە ئەم جۆرە سەرنجانە لە سوسیال میدیاشدا بڵاو بۆتەوە و چەندێک ئەمانە جێی ئیعتیبارە بە بڕای من هیچ جێگەی ئەتیبار نییەوانە هەزاران سەدان کەس دەتوانن بێنن هەزاران کەس لەم وڵاتەیە بێسەر و شوێنە شەڕی ناوخۆ کوشتن کوشتار بێسەر و شوێنە خۆ هیچ کەسێ نەچوە تەحقیق لەم قەزیە بکە ئێستا مەوزوعێکە تورکمانێک بێنیت بۆی کە تورکمانەکان بەریتە دواوە ئەها نەفەرێکی دژە تیرۆر مۆزەفێکی دژە تیرۆری یەکێتیە کە قەرارە تیرۆر بەرگە بەرپێ بگرێ خۆی خەریکی تیرۆرکردنەوە و پارەی لە شوێنی چکە وەرگرتووە هەموو ئەمانە زەڵاتەی یەک کێشەیەکن کە یانەوە لە بینی یەکتریا دروستیکەن خەڵکی بەم شکڵە مانۆڕە دواکەوتووی منداڵانەیە ناتوانێت چوارچێوەیەکی لەبەر چاو تەڵق بێکە هەیە ئەمە دوو ڕۆژان بازاڕی لە نەیەهین بووە ئەی خەسەخانەکان ئەی خوێندن و نووسین ئەی کوشت و کوشتار ئەی مەسەلەی فڕاندنی مامۆسایان ئەی جواب نەدانەوە بە پێداویستیەکانی مامۆسایان ئەی مامۆسایانی لەسەرکە مامۆسایانی خوانە بێش ئەی نەبوونی کرێ ئەی نەبوونی موچە ئەی نەبوونی ئازادی سیاسی ئەی فڕاندن و لێدانی مامۆسایان ئەی ئەمانە مەوزوعی ئەسڵێ و کۆمەڵگەندانەیە بە
سووتاندنی بازارێک من ناڵێم کارێکی باشە بازارێک سووتێنراوە کەسانێک بێ ئیمکانات بوون کەسانێک زەرمەند بوون ئەوەی کە ئەمنیەتی ئەو بازارانە نییە لە ئەسووی دەسەڵاتی ئاسایش یەکێتی و پارتیە ئەوە چۆنە یەکێک دوو کەلیمە قسەی خوار و خێز بەرامبەر بە بارزانی بکە خێرا دەستگای پاراستنی پارتی ئامادەیە لەسەری بەڵام بۆ چەندین جارە بازارەکانی لەنگە لە شاری هەولێرە ئەسووتێنرێ ئاگایان لێ نییە و نازان کەوایە هیچ جۆرە مەسئولیەتێکیان بەرامبەر بە ئەمنیەتی ژیانی خەڵک نییە بۆیە ئەگەر قەرار بێ لە چوارچێوەیەکی قانونیە تەماشاکەوەی کە ئەو کەسانی کە دوکانەکانیان سوتاوە هەر زەرێکە کردویانە ئەگەر لە مەناتەقی ژێر دەسەڵاتی یەکێتی و پارتیە یەکێتی و پارتی ئەمری سەرشانیانە کە قەرەبووی ئەو کەسانە بکەنەوە کە بازارەکانیان سوتاوە تاوجێگەی بە کەرکووجی ژەگەڕێتەوە ئەرچی سەرشاری حکوومەتی عێراقی ئەو کەسانی کە زەرەر و زیانیان لێکەوتووە زەرەر و زیانەکانیان بۆ ببژێرن تا ئێرەمە مۆزوعەکە تەواو ئەی کێشەی پەکەکە ئەی مەوزوعی تورکیا ئەی ئەم مەوزوعی دژە تیرۆر ئەی کێشەی یەکێتی و پارتی ئەی کێشەی بەغدا لەگەڵ ئەوە بڕۆ من ئاگام لێ بوو مەسعود بارزانی چووە بەغدا ئەو تیارەی کە پێی چووە بە بڕوای من لە نەوەتەکانە پاس هەموو نووسرا بوو دارە سوتاوەکە بۆ ڕزگاری لە دارە سوتاوەکە بۆ ڕزگاری بەو پاسە ڕیمانە بشوایە باشتر بوو چونکە ئەو تیارێ نە لەی نووسرا بۆ خطوتی جەوی کوێیە نە نووسرا بوو کە ئەمە چی تایە نە هیچ شتێک ئەوانش کە پێشوازیان لە فڕۆکەخانەی بەغدا لە مەسعود بارزانی کرد ئەوانە بوون کە هەمووی پارتی بوون یەک نەفەری حکوومەتی عێراقی و ئەحزابی عێراقی پێشوازیان لە مەسعود بارزانی نەکرد ئەمە نیشانەدا کە چەندێک لە ئاستێکی نزم و خوارن نیشانەدا کە قواری حکوومەتی ئەوەی کە پێڵێن هەرێم و قواری حکوومەتی هەرێم چەندێک لە دارمانی نهایی نزیک بۆتەوە چەندێک ئەمانە وردە خەریکی کوڕژ بردنن بۆ ناوەڕاست و بۆ دەسەڵاتی مرکز لە بەغدا و چەندێک بەرامبەر خەریکن لە چوارچێوەی سیاست و ئیتفاق کە لە بینی جمهوری ئیسلامی و تورکیا حکوومەتی عێراقا خەریکن پشووکە بنەوە هیچ قاوغێک هیچ شتێکیان نامێنێ بەمە ژیانی هەموو خۆمەڵگەی کوردستانیان بردۆتە ناو ئەگەرێک بردۆتە ناو پرسیارێک کە معلوم نییە ئەمڕۆ بەسبێنێت چۆنە بێت ئەبێت نابێت موچەیەت نایەت ژیان ئەڕوا ناڕوە ئەمنیەت چۆنە بێت چۆن دیار نییە دو پرسیار یان بخەمە ئیختیاری خۆتانەوە ئەگەر قسێک ما بێت لە پەیوەند بەم قەزیەوە لە گفتوگۆکەماندا نەهات بێت و بە گرنگی بزان ئاماژەی پێ بدەن فەرموو زۆر بە گفتی فقط هەر ئەوەنە ئەمە مەوزوعێکە خەریکن بە چێشمەچێش و ململانەیە کە لە بینی خۆیانە هەیە گەورەیەکەن بۆ ئەوەی کە بارگراوندێکی سیاسی قەیرانێکی سیاسی ئابووری حکوومەتی کە لەگەڵی بەرەڕوونتیایە بشارنەوە هیچ شتێکی تر نییە. دایر حەسەن زۆر سپاسکە لە بەرنامەکانی ئەم شەی پێشەنگ تیڤیدا ئامادە بوون. زۆر سپاس بۆ ئێوە بۆ بیسەران و بینەرانی پێشەنگ تیڤی بۆ تۆژماندوو نەبن. زۆر سپاس. عزیزان پاشکەمێکی تر بەرنامەکانمان سەبارەت بە کارەساتی پەنابەران لە دەریای ناوەڕاست بەردەوام دەبێت لاگەڵمان بێنەوە. مەڵی بینەرانی ئازیز هەفتەی ڕابردوو بەهۆی کێشەی تەکنیکیەوە سەرکەوتوو نەبووین لە ئەنجامدامی ئەم گفتوگوۆیە سەبارەت بە کارەساتی پەنابەران لە دەریای ناوەڕاست. بەڵام ئەمڕۆ لەگەڵ سەردار عەبدوڵڵا هەمە ئەم بەرنامەیە پێشکەش دەکەین. سەردار عەبدوڵڵا سوپاسکە لە بەرنامەکانی شەی پێشەنگ تیڤیدا ئامادەن. سپاس بۆ ئێوەش کە ئەم فرسەتتاندا بە من بۆەوەی بتوانم لەم بارەیەوە قسەی خۆم بکەم. بەڵێ بۆ جارێکی تریش گوێبیستی کارەساتی مرۆیی بووینەوە کە پەنابەرانێکی زۆر هەڵهاتووی وڵاتەکان لە نێویاندا خەڵکی کوردستان ئەمە بەیناوبەین دەبیستین دەبنە قوربانین بەتایبەتی لە دەریای ناوەڕاست لە ئیجا. پێش ئەوەی کە بچینە سەر ئەوەی بەرپرسیارەتی و وڵاتانی ئەوروپا و هەتاوەکو دوایی ئەمێ پرسم کە هەروەها و راپۆرتانی کە ئاماژە دەدات بە ئەم شەپۆلە زۆرەی پەنابەران کە وڵات جێدەهێڵن مەبەست لە کوردستان و عێراقدا هۆکار چییە بۆچی بەم ڕێژە زۆرە کەسانێک لە کوردستان کە ئێمە قسە سەر کوردستانەکەین ڕێگەی هەڵاتن و پەنابەری دەگرنە بەر وێڕای ئەوەی کە ئاگادارن لەم ڕێگە مەترسیدارە و چەندین هەڵبەت بابەتی تری هاوشێوەی لە ڕابردوودا بیستراوە. سەرەتا ئەوە بڵێم کە هۆکاری پەنابەری و هۆکاری کۆچکردنی مرۆڤ لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر معلومە کە
لە ئەوەیە کە هۆکای ئەوەیە کە لە بارودۆخێکی خراپەوە ئەوێ بچێت بۆ بارودۆخێکی باشتر بۆ ئەوەی کە ژیان بکات. ینی مرۆڤ بە دوای ژیانی باشترەوەی لە هەر شوێنێک بێت دەستی کەوێت دیتر بە مجازەفە بێت بە ڕێگەی قانونی بێت بە هەر ڕێگایەک بێت بۆی بکرێت لە بارودۆخێکی خراپەوە چێ بۆ بارودۆخێکی باشتر. ئەوەی کە بارودۆخی خراپ چۆنە مەسەڵەن لەباری ئابوووریەوە لەباری برسێتی و هەژاریەوە لەباری بڵین سیاسیەوە کۆمەڵایەتیەوە ئەمنیەتیەوە لە هۆکاری سروشتی مەسەرەن لافاو بە بڵین سونامی و ئەم جۆرە هینانە کە ڕوو ئەدەن مەسەرەن بورکان ئەمانە هۆکارن بۆ ئەوەی کە مرۆڤ لە شوێنێک بچێ بۆ شوێنێکی تر یانی هۆکاری سروشتی تریش هەیە مەسەرەوەکەوەی کە شوێنێکە گەرمە یانێ بچین بۆ شوێنێکە مەسەرەن فێنێکترێ بەڵام مەسەرەن ئەم هۆکارانە لە هەر وڵاتێک مەسەرەن نسبەتێکی هەیە مەسەرەن لە وڵاتێکی وا هەیە کە هۆکارەکەی فقط سروشتیە خەڵک کۆچەکە بۆ شوێنێکی تر لێ ببێتە پەنابەر لە شوێنێکی تر مەسەرەن هۆکارەکەی تەنها لەوانێ ئابووری بێت یان هۆکارەکەی لەوانێ مەسەرەن پلەی گەرما بێت وەکوتم بەڵام ئەوەی لەسەر کوردستان نەکەین ئێستا باس لە کوردستانە کەم ئەمێت بڵم زۆربەی ئەم هۆکارانە لە کوردستانە هەن مەسەرەن هۆکاری ئابووری کە خەڵک لەبەر هەژاری بێکاری برسێتی وڵات بەجێڵێت لەبەر بوونی گەندەڵی لەبەر بوونی نائەمنیەتی یعنی خەڵک ئامن نییە ئاسایش نییە بۆ ژیان لە وڵاتە لەباری سیاسیەوە مەسەرەن خەڵک ئازاد نییە لەوەی کە کێ دەکات بە دەسەڵاتی خۆی و خۆی دەسەڵات بەڕێوە بات کەسانێک کە بە زۆری میلیشیا و چەک و پاوەیەکی زەبەلاحەوە دەسەڵات بەدەستەوە ئەگرن و ئیتر بە ئارزوی خۆیان گەندەڵی دەکەن و خەڵکیش هەژار و برسی دەکەن بێکارەکەن و وەزعێتێک کە دروستە بێت بارودۆخێک کە دروستە بێت خەڵکەکان ناچارە بێت هەڵبێت یعنی زۆربەی ئەو هۆکارانە هەن کە لە کوردستانە بۆ ئەوی خەڵک کۆچ بکات بۆ وڵاتانێک کە لەوێ ژیانیان باشتر بێت بە نمونە مەسەڵەن حتا سروشتی ینی لە کوردستان بەهۆی بوونی دەسەڵاتێکی گەندەڵەوە مەسەڵەن بەر بە لافاو ناگیرێت لافاو ماڵی خەڵک وێرانەکات مەسەڵەن بەر بە ئاگرکەوتنەوە ناگرێت مەسەڵەن ئەوەی کە لەو ماوەیەدا کە چەندین ئاگرکەوتنەوە کەوت خەڵک ژیان و کەسابەت و ئینیان هەمووی لە دەستدا مەسەڵەن ئەمە ئێستا خەریکە ئەمەژە بێتە هۆکارێکی کە بۆی کە خەڵک هەڵبێت یعنی هەمووی دەگەڕێتەوە بۆ دەسەڵات بەرپرسیارە لەم وەزعیەتە یعنی بینی مەسەڵەن لە چ وڵاتێک زۆرتر خەڵک بڕوات کۆچ بکات بۆ وڵاتانێکی وەکو ئەوروپا و غەرب هۆکارەکەی ئەگەڕێتەوە بۆ بوونی دەسەڵاتێکی گەندەڵ و نابەرپرس کە نەتوانێت ژیانێک بۆ کۆمەلگاکەی خۆی دابین کات کە وەکو ئەو ژیانە بێت کە لە ئەوروپا هەیە بەنمونە لەگەڵ ئەوەشا کە سەروەت و سامانێکی زۆر هەیە یعنی ئەو سەرۆت و سامانی کە لە وڵاتێکی وەکو کوردستانە هەیە لەوانێت لە وڵاتێکی وەکو ئەوروپا نەبێت بەڵام بەهۆی نەعەدالەتیەوە ئەو بارودۆخە بۆ خەڵک دروستە بێت کە وەکو جەهەنەمی لێ دێبووی بەڵام ساڵ دوای ساڵ ئەم کارەساتە دڵتەزێنانە لە دەریای ناوەڕاست بە تایبەتی لە ئیجا لە نێوان زۆر وڵاتانی تردا ئەم کارەساتانە دەبیستین کە پەنابەرانێکی زۆر دەبنە قوربانی بەجارێک دەیان و تەران سەدان پەنابەر دەبنە خۆراکی ماسیەکان یاخود زۆر کارەساتی تریمان بیستووە ڕقبوونەوە و هەتا دوای کێ بەرپرسە لەم حاڵەتانە کێ لە سەلامەتی ژیانی پەنابەران بەرپرسە سەرتا بڵم زۆر بەداخەوە کە بۆ هەموو قوربانیانەی کە دراون لە دەریای ئیجە و دەریای ناوەڕاست و لە ئۆکرانیا و لە زۆر شوێنی تر کە خەڵک ویستێتی بپەڕێتەوە تیا چوون لە نەماون بە بڕای من بەرپرسیارەتی ئەمە ئەگەڕێتەوە سەر سیستمی ئەمڕۆی جیهانی سیستمی ئەمڕۆی جیهانی سیستمێکی سەرمایەداری دژە مرۆڤیە و هیچ حەق و حقوقێکی مرۆڤ بەڕەسمی بەکردەوە ناناسێت لەوانەیە بەڕەسمی بە بەرنامە بە قانون هەیبێت بەڵام بە هیچ شێوەیەک پراکتیزەی قانون و یاسای خۆی ناکات ئەوەی کە مەسەڵەن
ئومەمی متحیدە بڵێن لە جارنامەی گردردونی مافی مرۆڤدا بەندێکی هەیە کە ئەڵێ هەموو کەسێک ئازادە لە هەر شوێنێک بێوێ بژیت لە هەر شوێنێک کۆچ بکە بۆ هەر شوێنێکی تر هیچ ڕێگریەک هیچ مەرجێک نییە بۆ ئەوەی کە مرۆڤەکان بیانەوێت لەکوێ بیانەوێ بژین بەڵام بەداخەوە ئەبێنین وانە دنیایەک مەرجیان داناوە دنیایەک سەختیان داناوە حتا وەکو ئەوە مەسەرەن بەکردەوە ناتوانن ئەم قانونەی خۆیان ئەم بەندەی خۆیان جێبەجێ بکەن یعنی ئێستا دەبوو وڵاتانی ئەوروپا پەنابەریان وەربگرتایە بە ڕسمی بە شێوەیەکی ڕسمی بە مقابلەیەک بە چاوپێکەوتنێک مەسەن هەر لەگەڵ پەنابەرەکاندا لە شوێنی خۆیانە مەسەرەن قبولیان کردنە وەی کە تۆ مەسەن بۆچی ئەتەوێ بۆ ئەو وڵاتە جێبێڵیت مەسەلا شەرت نییە مەسەرەن ئینسانەکە ژیانی لە مەترسیا بێت لەوانەیە ژیانی لە خەتەرا بێت لەبەر مەسلەی هەژاری لەبەر مەسلەی برسیەتی باشە ئەگەر ئەوان مەسەن ئەو بەندیان هەیە کە ئاکەس ئازادە لە کوێ بژیت دەبێت تەسهیلات بکەن بۆ ئەوەی مرۆڤەکان لە بارودۆخێکی خراپەوە بچن کۆچ بکەن بۆ شوێنێکە بارودۆخەکەی باشتر بێت ئەمە لە لایەکی کە وڵاتانی ئیمپریالیستی و سەرمایه‌داری خۆیان هۆکارن بۆ دروستبوونی ئەو بارودۆخانی کە خەڵک ناچارە لێ ڕابکات بۆ ئەو جەهەنەمە ئەو دۆزەخەی کە خەڵک ناچارە لێ ڕابکات بەنمونە مەسەلەن ئەم وڵاتێکی وەکو کوردستان وڵاتانی وەکو لیبیا و سۆماڵ و ئەفغانستان و ئەمانە کە خەڵکێکی زۆری لێوە ڕائکات و بەجێڵێ هۆکارەکەی ئەو سیستمی سەرمایه‌داری و غەرب خۆیەتی ئەمریکا خۆی مەسەلەن دەخالەتی لەم وڵاتانە کردووە مەسەلەن بە نمونە دەسەڵاتی گۆڕیوە تاالبانی هێناوە کە جەهەنەم بۆ خەڵکی ئەفغانستان دروستەکات ئەم حیزبە میلیشیا و قەومیانەی هێناوە لە عێراق و کوردستانە جەهەنەمێکی بۆ خەڵک ساز کردووە یعنی لە لیبیا هەروەها لە میسر هەروەها لە یامان لە هەموو وڵاتانێک کە خەڵک لێوەی کۆچەکات هۆکاری سەرەکی دەگەڕێتەوە بۆ سیستمێکی نامرۆڤانەی سەرمایه‌داری بە تایبەتی ئەمریکا و غەرب کە دەور و نەخشێکی سەرەکیان هەیە ئەوان لە هەموو کەس بەرپرسیارترن لەوەی کە خەڵک پەنا ئەبات و دەچنە دەریاکانەوە مجازفە بە حیاتی خوانەکەن و خوان و ماڵ ناڵیان خەنە مەترسیەوە بۆ ئەوەی کە ئەو جەهەنەمە بەجێبێڵن کە ئەوان خۆیان دروستیان کردووە بە ڕێگەی کێ بە ڕێگەی ئەو دەسەڵاتە گەندەڵانەی کە دان مەزراندون لەو شوێنانە هەڵوێست و بەرپرسیارەتی دەسەڵاتدارانی کوردستان چۆن دەبینن لە کاتێکدا زۆر جار دەبیستینەوەکەم ڕووداوەی ڕابردوو کە زۆرێکیان کورزمان بوونیان ئەوەی سنووری نێوان بلاڕوس و پۆڵندا و زۆر حاڵەتی تر بەرپرسیارەتی و هەڵوێست وەرگرتنی دەسەڵاتدارانی حکوومەتی هەرێمی کوردستان چۆن دەبینن ڕاستیەکەی بەرپرسیارەتی هەرێمی کوردستان سەر ڕای ئەوەی کە مەسەرەن ئەڵێن ئێمە بەدواچوون ئەکەین بۆ ئەو کەسانێکە بوونەتە قوربانی ئەوانە بەڵام چارەسەرەکەی لێرەوە نییە چارەسەرەکەی لەوەیە کە دەسەڵاتێکە لە کوردستان هەیەت بارودۆخی خەڵک بگۆڕێت بارودۆخی خەڵک چاک بکات بارودۆخێک کە بە قازانجی خەڵک لێ ڕانەکات خەڵک 33 ساڵە بەسیترین شتی نییە کە کارەبایە کە ئاوە من مەسەن خەڵکێکە لە ئەوروپا ئەژیا لە غەرب ئەژی یەک ڕۆژیش یەک دەقەش لە ساڵێکە بێ ئاو نەبووە مەسەرەن بنمونە خەڵک بێ کارەبان نەبووە لافا و مەسەرەن زەفەر بە خەڵک ناهێنێت مەسەرەن خەڵک بیمەی هەیە بیمەی کۆمەڵایەتی هەیە سۆشیالی هەیە مەسەرەن ئەگەر کارێک نەبێ بیکات ئەم بیمانەی هەیە ئەتوانێت مەسەرەن لانیکەم بژیت بەڵام لە کوردستانە هیچی ئەمانە نییە یعنی هیچ بایەخێک بۆ ئینسان لە کوردستاندا نییە بۆیە خەڵک ناچارەکە ئەو وڵاتە ئاوە بەجێ بێڵێت و حکوومەتی هەرێمیش ئەو بەرپرسیارەتە ناتوانێت بە ئەستۆ بگرێت کە ژیان و گوزەرانی خەڵک بگۆڕێت و چاکی بکات سەر ڕای ئەوەی کە مەسەن ئەڵێ لە هەوڵدان کە بۆ هێنانەوەی لە پەیوەند هەر بە پێیکەمسی پەنابەرانەیە ئەمە ئەگەرچی چەند جار دووبارە بۆ تۆ ئومێد دەکەین کە دوجار بێت بەڵام بەداخەوە مەترسی زۆر هەیە کە ئەمە دوجار نەبێت
بەداخەوە سەردار عەبدوڵڵا دەنگتان نایەت دەنگی ئێوە نابیستین سەردار عەبدوڵڵا بەداخەوە کێشەیەکی تەکنیکیمان هەیە ئێستا گوێبیستی دەنگی سەردار عەبدوڵڵانین ئێستا گوێتان لە دەنگمانە سەردار عەبدوڵڵا بەداخەوە دەنگی ئێوە نابیستین هیوادارن هەوڵ بدەن بزانن هۆکار چی بێت وەچی دەنگتان نابیستین بەڵام گوێبیستی دەنگی ئێوە نین بەڵێ بینەرانی عەزیز کاتی بەرنامەکانیشمان بەرەو کۆتایی دەڕوات بەڵام چەند پرسیارێکی گرنگ ماوە لە پەیوەند بە کەیسی پەنابەران و چۆنەتی کۆتایی هێنان بەم کارە ساتە دڵتەزێنانەی لە نێو پەنابەراندا دەبیستین لە دەریای ناوەڕاست لە ئیجە و لە وڵاتانی تری ئەوروپا یەک وچانی بچووک بزانین ئەگەر دەنگەکەمان بۆ چارەسەر بوو ئەوە درێژەوە بەرنامەکانمان دەدەین بەڵام جارێ لەگەڵمان بمێننەوە مەڵە بینەرانی عەزیز هەوڵێکی تر بدەینەوە بزانین گوێبیستی دەنگی سەردار عەبدوڵڵا حەمەدەبین یاخود نە سەردار عەبدوڵڵا گوێتان لە دەنگمانە دەنگمان دەبیستن بەداخەوە لەوە ناچێت بەداخەوە ئەم جارەش کێشەی تەکنیکی بۆ میوانمان ئەو پرسیارانەی کە ماوە هەوڵ دەدەین لە بەرنامەکانی ئایندەدا وەڵامیان وەربگرینەوە بەڵام لێرەدا دێنە کۆتایی بەرنامەکانی ئەم هەفتەیەمان سوپاس بۆ بینەرمان بۆ سوپاس بۆ بەشداری چالاکانەی ئێوە تا هەفتەی ئایندە کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و هەر شاد و سەرکەوتوو بن